بسم الله الرحمن الرحيم. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. مسلمانان خوشویستان، لنيو گۆڕی لنيو روزو گۆڕی مباركي سلطان عثماني يكم ئەوەی کەوا دەوڵەتی عوسمانی دروست کرد لەگەڵ مناڵەکانی، لەگەڵ عائیلەی هەر هەمووی کە هەر هەمویان گۆڕەکانیان مندیل و مێزەرەی ڕەمزی ئیسلامەتی و مەلایەتی لەسەرایە. لە نێو عائیلە و خانەوادەی هەر هەمویانەوە سەڵاوات ئەنێرم بۆ یادی لەدایکبوونی حەزەتی پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان کە ئەمان بوونە هەڵگری پەیامی حەزەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جوانترین خزمەتیان کرد بە ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام بۆ نزیکەی 700-800 ساڵ. بۆیە لەم ڕۆژە مبارەکە یادی لەدایکبوونی پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم پیرۆزەکەم لە تەواوی مسلمانان بە بێفەرق و جیاوازی بە کورد و عەرەب و تورک و فارسەوە کە ئەم برایەتیە ئیسلام داوامان لێ ئەکا. فەرمێ مسلمانان هەمووی برای یەکترین. إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم. ئەو تەفرقە و جیاوازیە کوفر و ئیلحاد و بێباوەڕان بۆ ئەوەی مسلمانان پشتی یەکتری نەگرن دروستیان کردووە. بۆیە عنصریەت و عەسەبیەت لە ئاینی بەرزی پیرۆزی ئیسلامانیە دعوها فإنها نتنة. بۆیە دیسان بۆیە هاتوومەتە ئێرە لێرە ئەم پەیامە ئەنێرم. زۆر لە مولحید و حاقیدەکان ڕقی زۆریان هەیە بەرامبەر بە سوڵتان و دەسەڵاتی عوسمانیەکان لە بەرەوەی مێژوویەکی هەڵەیان بۆ نووسیونەتەوە. ئەوەیان وەکو ژەهر ڕژاندووە لە ناو خوێندنگا و لە ناو قوتابخانەکانمانە بۆ ئەوەی گەنجەکانمان وا ئاشناکەن وا فێرکەن کەوا عوسمانیەکان پیاوانێکن بۆ دنیا هەوڵیان داوە و هیچ مەبەستیان دین نەبووە. بڕۆن تەریخی محەممەد عەلی سەڵابی بخوێننەوە جا و جا بۆتان دەرەکەوێ ئەمانە وەلی و پیا و چاک و خواناسێک بوون. ئەمە وەکو ڕەدێکی سەریع بۆ ئەو مولحید و حاقیدانە ئەنێرم هەم یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆم پیرۆزەکەم، هەم فاتحایەک بۆ گۆڕی ئەم ئەولیا و پیا و چاکانە ئەنێرم، هەم شۆڤێنیەت و دەمارگیری ژێرپێ ئەخەم چووکەم پێغەمبەری ئیسلام حەزەتی محەممەد المستەفا ڕابەر و سەرۆک و سەرکردەم وای فێر کردووم و ئاوامان پێ ئەڵێ و قورئان پێمان ئەڵێ إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم. دژی هەر سیستەم و دەسەڵات و حکوومەت و ڕێکخراوێکم دژی پەیامەکەم، دژی پەیامی ئیسلام، دژی شەریعەتی ئیسلام ڕابۆستێتەوە و سەرکۆنەی ئەەکەم و هەتا ماوەم لەسەر ئاینەکەی حەزەتی محەممەد المستەفا ڕۆم ئەڵێم رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا. سلام بۆ تەواوی مسلمانان، سڵاو بۆ تەواوی خەڵکی کوردستان، بۆ خواناس و دیندارەکان. یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویستمان پیرۆز بێ لە من لە ئێوە لە تەواوی مسلمانان. الله ئەکبەر، الله ئەکبەر.